من لەوانەیە لە چاویشی کۆسەی کوردای دڵکەم بە حکمەوەی وا ڕاستەوخۆ لەگەڵ چوار پارچەی کوردستانی گەورە بڵێم لەگەڵ دانەنیشتوین لە شوێنێکا کە گەنج بین و هەمومان لە تەمەنێکا بین و بتوانین قسە بکەین و لە یەکتری تێ بگەین. سلام بخير هاتي بخير خشاتي بەخێر هاتی ساری باشیت ساری لە ناو گروپەکان دەنگی تۆ بەباشی دەرکەوت کە بەڕاستی سەرنجی ئێمە ڕاکێشا بۆ لای خۆت بە تایبەتی ئەو گروپەی کە دەنگە هەورامێکان بوون لەگەڵ ئەوانی کە ڕاپیان نەخوێن و دەنگ بێژێک بوون بەڕاستی کارێکی زۆر جوانتان کرد پێکەوە هەمووتان پێکەوە گۆرانێکی زۆر خۆشتان پێشکەش کرد. لە شانسی کورد ئایدڵ ئەم ساڵ دەنگی هەورامی زۆر بەشداری کردووە. ئێمە سێ دەنگی هەورامیمان هەیە کە ئەمە بەبێ شانسی بۆ تۆ شکێتەوە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە دەنگی تۆ باش نییە بە پێچەوانەوە دەنگی تۆ خۆشە دەنگێکی هەورامی خۆش پاکش ئەوەی کە بڕیارە ئێمە هەر چوارمان لێرە پێکەوە زۆر بڕیارێکی زەحمەت بوو بۆ ئێمە بڕیارێکمان داوە ئەبێ ماڵاوایی بکەین لێرە بەداخەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشدار بوونت أنا دنگی خوش شیرین ادامه به حتما من هیواتم و بیول پیشو ببینم که خدمتی‌ها زور میشه چاوگه من آشنا بود دیدار ببوره کاکە ساری زۆر ڕێزمێ خۆشەویستی سەرکەوتوو بیت سپاس مامۆستا سپاس برادری باشم ناسیوە زۆر خۆشەویستن ئێوە ئەستاف هەموو لایەک هیوادارم بۆوانی کە بەردەوامە بن سەرکەوتوو بن هیوادارم هەموو لای سەرکەوتون بە تایبەتی هەورامیەکان بتوانن گۆرانی هەورامی زیاتر و زیاتر و زیاتر بکەن هەرەوەنە